یونامی بەپێی بڕیاری ئەنجومەنی ئاسایشی UN تا کۆتایی ساڵی داهاتوو لە عێراق دەمێنێتەوە و لەسەر داوای حکوومەتی عێراقیش کار و ئەرکەکانی سنووردار دەبن. دادگاییکردنەکان هەڵبژاردننی ئەم ساڵی سەرۆکایەتی ئەمریکا جیاواز دەکەن لە هەڵبژاردنەکانی تر و لەگەڵ دادگاییکردنی داناڵد ترامپدا دادگاییکردنی کوڕەکەی جۆ بایدنیش دەست پێ دەکات. خۆشهاتنەوە بۆ چاوی واشنگتن. لە ئەنگران و نێرانی داناڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا تۆڕەکانی سۆشیال میدیایان بەکارهێناوە بۆ ستایشکردن و هەروەها ناڕەزایی دەربڕین بەرامبەر گونابارکردنەکەی هەفتەی ڕابردووی ترامپ کاندیدی پێشەنگی کۆماری بۆ هەڵبژاردنەکەی ئەم ساڵی سەرۆکایەتی ئەمریکا. سەرۆک بایدن دەنووسێ تەنها یەک ڕێگە هەیە بۆ ڕێگەگرتن لە ترامپ لەوەی بچێتە ئۆڤڵ ئۆفیس، ئەویش لە ڕێی سندوقەکانی دەنگدانەوەیە. داناڵد ترامپیش دەنووسێ سەرکەوتن لە ڕۆژی 5 مانگی 11دا ئەمریکا دەپارێزێت. مایک جانسن سەرۆکی ئەنجومەنی نوێنەران ڕۆژی گونابارکردنی داناڵد ترامپ بە ڕۆژێکی شەرمەزاری ناودێر دەکات بۆ ئەمریکا و توانجیش لە دیموکراتەکان دەدات و دەڵێ دیموکراتەکان خۆشحاڵی خۆیان دەربڕیوە بۆ گونابارکردنێک کە لەسەر بنچینەی تاوانبارێک بووە و ناوی لە سەندیکای پارێزەراندا سڕاوەتەوە. گرێگ ئابۆت فەرمانڕەوایستانی تەکساس دەڵێ دادگاییەکی شەرمەزارانە بووە. دیسانتێس فەرمانڕەوایستانی فلۆریدا دەنووسێت تەواوی پرۆسەی دادگاییکردنەکە سیاسی بووە و دادپارێز چەپ و دادوەر سەر بەلایەنێک و تەنها ئامانجیان لێدانی ترامپ بووە. مارک گۆردن فەرمانڕەوای وایۆمینگ دەڵێت بەڕاستی جێمەخابنە کە سیستمی دادوەری ئەمریکا بەکار بهێنرێت تا کاریگەری بکاتە سەر هەڵبژاردنەکان. هەروەها کەڤن ستێت فەرمانڕەوایستانی ئۆکلاهۆما دەنووسێت سیستمی دادوەری ئەمریکا کراوە بە چەک. ئایانە پرسلس ئەندامی دیموکرات لە ئەنجومەنی نوێنەران دەنووسێت وێڕای هەموو هەوڵەکانی داناڵد ترامپ تا ئەو دۆسەیە ڕەوایی یاسایی نەمێنێ، بەڵام بڕیاری گونابارکردنەکەی ترامپ هەنگاوە ڕاستەکەیە بە ئاڕاستەی بەرپرسیارکردن و لێپێچینەوە. ماکسین واتەرز ئەندامی دیموکرات لە ئەنجومەنی نوێنەران سوپاسی پەروەردگار دەکات بەوەی پێشبینیەکانی بەر لە 3 ساڵی ڕاست دەرچوو بوون کە ستۆرمی دانیەلز دەتوانێت ترامپ بخات و دەشڵێ هیوای بە سیستمی دادوەری ئەمریکا بەرز بۆتەوە. دادگاییکردنی هەنتەر بایدن لەم هەفتەیەوە دەستی پێکرد بە تاوانی کڕینی چەک و لەوانەشە دادپارێزانی فێدراڵی بچنە وردەکاری زیاتری هەنتەرەوە و باس لەو ئالوودەبوونەی پێشتریشی بکەن بە مادە هۆشبەرەکان. هەنتەر بایدن بەم دادگاییکردنە بۆ یەکەم کوڕی سەرۆکێکی ئەمریکا کە هێشتا لە کۆشکی سپی بێت و دادگایی بکرێ و لە ڕۆژی دووشەمەوە دەستکراوە بە دیاریکردنی دەستەی سوێندخۆران بۆ دادگاییکردنەکە. کوڕەکەی سەرۆک بایدن نوکڵی کردووە لەوەی گوناهبار بێ لەو تاوانبارکردنە فێدراڵیانەی ڕوبەڕووی بوونەتەوە لە پەیوەندی بەکڕینی دەمانچەیەکی جۆری کۆڵد لە ساڵی 2018دا. دەیڤد وایز ڕاوێژکاری تایبەتی ئەمریکا کە لەلایەن داناڵد ترامپەوە دانرابوو بۆ ئەو پۆستەی هەنتەری کوڕی بایدنی بەوە گونابار کردووە کە ڕاستی نەگوتووە لەسەر بەکارهێنانی نایاساییانەی مادە هۆشبەرەکان کاتێک ئەو دەمانچەیی کڕیوە و هەروەهاش ئەو تاوانەی داوەتە پاڵ کە بۆ 11 ڕۆژ چەکی هەڵگرتووە بەبێ ئەوەی مۆڵەتی یاسایی هەبێ. ئەگەر لەم دادگاییکردنەدا هەنتەر گونابار بکرێ ئەوە ڕوبەڕووی سزای 25 ساڵ زیندانیکردن دەبێتەوە بە پێی وەزارەتی دادی ئەمریکا. خۆپیشاندانی لە ئەنگرانی فەڵەستینیەکان لە ئەمریکا بەردەوامە و هێزەکانی پۆلیس زیاتر لە 25 کەسیان دەستگیر کردووە لە شاری نیویۆرک لە پەیوەندی بەو خۆپیشاندانەوەی لە بەردەم مۆزەخانەی بروکلیندا کرا لە شاری نیویۆرک.
6 کەس لە سەرجەم ئەو 29 کەسەی گیراون بە دەستدرێژیکردن بۆ سەر مەڵکوماڵی گشتی و هەروەهاش بە پێشێلکاری تر گونابار کراون و لە گرتوخانە هێڵراونەتەوە. وەک وتەبێژێکی دامەزراوەی پۆلیسی نیویۆرک دەڵێ 16 کەسیش ئازاد کراون، بەڵام دەبێت دواتر لە بەردەم دادگادا ئامادە بن و 7 کەسەکەی تریشیان فرمانیان پێکراوە و براونەتە بەردەم دادگا و دواتر ئازاد کراون. گەواهدەران دەڵێن خۆپیشاندەرە فەڵەستینیەکان دەستیان گرتبوو بەسەر چەند بەشێکی مۆزەخانەی هونەریدا لە ناوچەی بروکلین و دروشمیان بەسەر دەواازەی سەرەکی مۆزەخانەکەدا هەڵواسیوە و دەستیشیان گرتبوو بەسەر هۆڵی چوونە ژوورەوەی مۆزەخانەکە و لەگەڵ پۆلیسیشدا پێکدادان دروست بوو. عێراق داوای کۆتاییهێنان دەکات بە کار و ئەرکەکانی یونانی لە وڵاتەکەدا و ئەم داوایەش هاوکاتە لەگەڵ داواکانی تریدا بۆ کۆتاییهێنان بە بوونی هێزە سەربازیەکانی هاوپەیمانانی بەسەرکردایەتی ئەمریکا لە عێراقدا. بەغدا بە فەرمی داوای کۆتاییهێنان بە یۆنانی خستیە بەردەست ئەنجومەنی ئاسایشی نەتەوەیە گرتوەکان. حکوومەتی عێراق داوا دەکات ڕۆژی سیوێکی مانگی 12 ساڵی 2025 کۆتایی بهێنرێت بە کار و ئەرکی یۆنامی و تاو کاتەش دەبێت لە کارەکانیدا سەنگی بخاتە سەر دۆسیەکانی وەکو ڕیفۆرمی ئابووری و گەیاندنی خزمەتگوزاریەکان و گۆڕانی کەشوهەوا و دۆسیەکانی تایبەت بە پەرەپێدان دەبێت لە گەڵاتنی ساڵی 2025دا دەست بکات بە ئامادەکاری بۆ کشانەوەیەکی تەواوەتی بەرپرسانە. ئەمڕۆ دەتوانین بڵین عێراق هەڵکشانێکی بەخۆ بینیوە، بەڵام هێشتاش ئالۆزی و پشێوەکانی دەیان ساڵی ڕابردوو کاریگەریان بەسەر ئێستاوە ماوە. ئاڵنگاریەکان زۆر و جۆرا و جۆریشن، هێشتاش دامەزراوەکانی دەوڵەت لاوازن، بەڵام لەو بڕوایەشداین کاتێتی بڕیان لەسەر بەرەو پێچوونەکانی عێراق بدرێت و لاپەڕی دیمەنە تاریکەکانی ڕابردوو هەڵبدرێنەوە. لەگەڵەوەشدا ئەنجومەنی ئاسایشی نەتەوەیە گرتووەکان داواکەی عێراقی پەسەند کرد و بڕیاری داوە یونانی تا کۆتایی ساڵی 2025 لە عێراق بمێنێتەوە، بەڵام ئەمە بەو مانایە نییە کە ئیتر ئەو وڵاتە خاڵگیە لە کێشە و ئاڵۆزیەکان. گەندەڵی دابەشبوونەکان دەستێوەردانی بێپاسا و لایەنە چەکدارەکانی لە دەروەی دەسەڵاتی دەوڵەت کار دەکەن، هێشتاش هەر تەگەری گەورەن و پێویستە چارەسەر بکرێن. بابەتی تریش هەن وەک هەستکردن بە لە پەراوێزنان و دەرنان لە ناو هەندێک لە پێکاتە دیارێکراوەکاندا. جا ئەگەر ئەمانە بێ چارەسەرمانەوە ئەوە دەبنە ئاگر خۆشکردنی ئاڵۆزی لە ناو پێکاتەکان و لە نێوان پێکاتەکانیشدا. یونامی نکوڵی ناکالەوەی عێراق زۆر جار هەنگامی ناوە بەرەو هەڵسانەوە، بەڵام جەختیش دەکاتەوە لەوەی هێشتاش تارماییەکانی ڕابردوو باڵیان کێشاوە بەسەر ڕەوشی گشتی هەم عێراق و هەمیش گەلی عێراقدا. سەر و سەوداکردن لەگەڵ میراتی ڕابردوو ئەو ئاڵنگاریە زۆرانەی ئیستا کاتی پێدەوێت، هەر بۆیە بمانوێت و نەمانوێت هیچ شتێک بە دوور نازاندێت. لەگەڵ ئەوەشدا عێراق چەند جارێک کەوتۆتە لێواری داڕمانەوە، بەڵام توانی وشێتی ڕێگەیەک بدۆزێتەوە تا خۆی لە کەوتن بپارێزێت و هەنگاوی بەرەو پێش بنێت. بەڵێ ئاڵنگاری بەردەوام و ترسناکیشەن، بەڵام ئاسۆی عێراق پڕیشە لە دەرفەت. پرسیارگەلێکی زۆر هەن لەسەر تۆماری مافەکانی مرۆڤ لە عێراقدا و دۆسەی مافەکانی مرۆڤیش لەو وڵاتە بە شەڕوێران بۆدا بەشێکی کار و ئەرکەکانی یونانی بووە کە لە ساڵی 2003ەوە پێکێنراوە لەسەر داوای حکوومەتی عێراق. دەشێت لە ئێستادا گرژیەکانی دەسەڵات و سیاسەتی سزادان سوودی هەبێت بۆ توێژێکی کۆمەلگا یانیش بۆ کۆمەلگەیەک لەمە دوای کووردا، بەڵام لە کۆتاییدا هەموو لایەک دۆڕاوە. ئەمەش بە تایبەتی بۆ ئەو کۆمەلگانەیە ڕاستە لە یادوەری قەیرانەکاندا دەژین. جا لەم ڕوانگەیەوە زیاتر بوونی لە سێدارەدانە بە کۆمەڵ و ڕانەگەیاندراوەکانی ئەوان کە بە یاسای دژە چیرۆر ئەو سزایانەیان سەپاندووە بەسەریاندا جێی نیگەرانیەکی قوڵە. هێشتاش کارێکی زۆر ماوە بکرێت بۆ دابینکردن و پاراستنی مافەکان و ئازادیە بنچینەکانی هەموو عێراقیەکان. با بە ئاشکرایی بڵێم ئەمە بانگەشەکردن نییە بۆ ڕەفتارێکی تایبەت یان بێڕێزیکردن بە کەلتور و ئاین، نە، ڕێک بە پێچەوانەوەیە. ئەنجومەنی ئاسایشی نەتەوەیە گرتووەکان بە بڕیاری ژمارە 1500 لە ساڵی 2003دا و لەسەر داوای حکوومەتی عێراق یونانی پێکێنا. یەکێک لە ئەرکەکانی تری یونانی بریتی بوو لە ئاسانکردنی پەیوەندیەکانی نێوان عێراق و وڵاتانی ناوچەکە بە تایبەتیش وڵاتانی دراوسێ.
بەڵام ئەوەی جێی سەرنجە لە ئێستادا زۆرێک لە شیکەرەوە هاوڕان لەسەر ئەوەی کۆتاییهێنان بە کار و ئەرکەکانی یۆنامی لە عێراقدا لەگەڵ کارنامە چڕوپڕەکانی ئەو وڵاتە دراوسێیانەی عێراقدا دەگونجە کە یۆنامی وەک تەگەرەیەکی گەورە دەبینن لە بەردەم فراوانکردن و جێگیرکردنی هەژمونەکانیان لە عێراقدا. لەسەر ئاستی ناوخۆی عێراقیش ئەرکێکی تری یۆنامی چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەولێر و بەغداد بووە، بەڵام وەک دەزانرێ هێشتاش ئەو کێشانە درێژەیان هەن و هیچ یەکێکیش لە کێشە هەڵپەسێردراوەکان چارەسەر نەکراون. دکتۆر دانیێل سەرۆر میوانی ئەم هەفتەیی چاوی واشنتنە. دکتۆر دانیێل لێکۆڵەری باڵایە لە نێوەندی سیاسەتی دەرەوەی زانکۆی جان هاپکینز، پێشتری جێگری سەرۆکی نێوەندە تایبەتەکان بووە بۆ پرۆژەکانی ئاشتی و سەرۆکایەتی ئەو تیمانەیشی کردووە کە کاریان لەسەر سەروەری یاسا و ئاین و ئابووری و بواری ئاسایشی کردووە. لە نێوەندی ئەمریکا بۆ ئاشتی سەرۆکایەتی ئەندامانی ئەو تیمەی کردووە کە تایبەت کاریان بۆ ئاشتی و سەقامگیری کردووە لە عێراق و ئەفغانستان و سوودان، هەروەهاش لە باڵکان. ئەلبەت ئەمانە بێلەوەی بەڕێوەبەری جێبەجێکاری دەستەی توێژینەوەی ماڵتن پیکەر بووە. دکتۆر دانیێل زۆر سوپاس و پێزانین بۆ ئامادەبوونت. دەست بەجێ دەچمە یەکەم پرسیارم. ڕەوشی عێراق هێندە سەقامگیرە کە ئیتر پێویستی بە یۆنامی نەبێت؟ پێم وایە لێرەدا دوو پرسیاری جیاواز هەن. نا لەو بڕوایەدا نیم لە ئێستادا عێراق وڵاتێکی ئاسایش و سەقامگیر بێت. ڕاستە بە بەراورد لەگەڵ چەند ساڵی پێشتردا ڕەوشێکی باشتری هەیە، بەڵام هێشتاش ڕووبەڕووی هەڕەشە و مەترسی دراوسەکانی دەبێتەوە لەلایەن ئێران و تورکیاوە. لە ناوخۆیشەوە ڕووبەڕووی مەترسی دەبێتەوە لەلایەن داعش و ڕێکخراوە توندڕەوەکانی تریشەوە. ئەمانە بێلەوەی هێشتاش دەوڵەتی عێراق خاوەنی دامەزراوەی تۆکمە نییە و لەوانەیە هەندێک کاتی تری پێویست بێت. هەر بۆیە دەڵێم ناهێشتا سەقامگیریەکی تەواوەتی نییە. لە هەمان کاتیشدا ڕۆڵ و بەشداریەکانی یۆنامی تا ئەندازەیە کەم بوو، ینی کردەیەکی گەورەی UN نەبوو. هەندێک لە دامەزراوەکانی عێراق لە پشت توانایەکانی یۆنامیەوە و سەرۆک وەزیرانی عێراقیش بە تەواوەتی ئاشکرای کردووە کە دەیەوێت یۆنامی سەنگی بخاتە سەر دۆسیە ئابوووریەکان کە بە یەکێک لە کارەسەرێکیەکانی خۆی دادەنێت، نەک دۆسیە سیاسەکان لە کاتێکدا کێشەی زیاتری تێدایە ئەوەی ڕوانینی سەرۆک وەزیرە. یەکێک لە پرسەکانی تر ئەوەیە ئەو داوایی کە حکوومەتی عێراق کردوێتی داوای عێراقە یاخود لە بەرەنجامی فشار هاتۆتە ئاراوار وەکو لە پێشکی بەرنامەکەشە ئاماژەم پێکرد، ینی هەندێک لە وڵاتانی دراوسێ بە تایبەتی کۆماری ئیسلامی ئێران ینی زۆر خۆشحاڵ نەبوو بە بوونی یۆنامی لە عێراقدا. لە ڕاستیدا ئەو پرسیارە بۆ من نابێت، بەڵکو دەبێت حکومەتی عێراق وەڵامی بداتەوە. بەڵام من وەهای بۆ دەچم کە بڵێ لەژێر فشارێکی بەرچاودایە، نەک هەر بۆ ئەوەی یۆنامی لە عێراقدا نەمێنێت، بەڵکو بە هەمان شێوەش بۆ چوونە دەرەوەی ئەمریکاش لە عێراقدا. جا لە ڕاستیدا مەرج نییە بڕیارەکە لە ژێر باری فشاری ئێرانیان لایەنی تردا بوو بێت، چونکە لە چەند بارێکدا هەنگاوێکی ئاساییە بۆ وڵاتێکی خاوەن سەروەری تا داوای کۆتاییهێنانی کار و ئەرکەکانی یۆنامی بکات کە لە پاش شەڕی 2023ەوە پێکێنرا وەک قۆناغی یەکەم ئەرکەکان سنووردار بکرێت و تا دەگاتە ئەوەی کۆتایی پێ بهێنرێت. هەر بەڕاستی لای من جێی سەرسوڕمان نییە عێراق بەو ئاڕاستەیەدا بڕوات کە پێم وایە هەر بەو ئاڕاستەیەدا دەڕۆیشت، تەنانەت بەبێ فشاری ئێرانیەکانیش، چونکە ئەوە بارێکی ئاساییە بۆ هەر وڵاتێک کار بۆ سەروەری و سربەخۆی و بەرژەوەندی نیشتیمانی خۆی بکات. ئەمە زۆر دروست، هەر وڵاتێک کە بێ بە شۆن سەروەری خۆیان بگەڕێ ینی داوای ئەوە بک کۆتایی بەو جۆرە ئەرکانەی نەتەوە یەکگرتوەکانی هاو لیژنە تایبەتانەی نەتەوە یەکگرتوەکان بێنێت. بەڵام پرسیارەکە لەوەدایە کە یۆنامی نەیتوانی بێت تەواوی ئامانجەکانی خۆی پێچێ لە عێراقدا، بۆ نمونە دۆسەی دیموکراسی، ینی زۆرێک لە ئامانجەکانی یۆنامی لە عێراقدا بە نیۆناچڵی ماونەتەوە.
جا سیاسەکان هەمیشە دەیانەوێت لە دەسەڵاتدا بمێننەوە تەنانەت لە وڵاتە دیموکراتیەکانیشدا هەرچی عێراقا لەم 20 ساڵی ڕابردوودا هەر هیچ نەبێت چەند جارێک سەرۆک وەزیری گۆڕیوە من بۆ خۆم ناڵێم دیموکراتی لە عێراقدا ئێجگار تۆکمەیە بەڵام بە کەرخە دروستەکەدا دەڕوات لای من بابەتە سەرەکیەکە پەیوەندی نییە بەکردنی هەڵبژاردن و ئەو شتانەوە بەڵکو زیاتر پەیوەندی هەیە بە ڕەفتاری دیموکراتیانەوە لە دوایی هەڵبژاردنەکانەوە وەک پاراستنی ئازادی کۆڕ و کۆبوونەوە پاراستنی ئازادیەکانی تاکەکەس دەسەڵاتێکی سەر بەخۆی دادوەری ئەم پرسیارانە کە پرسی دەستورین و پرسە بنەڕەتیەکانن و پێویستە لە عێراق بە گرنگجێەوە وەربگیرن بابەتێکی تر کە لە عێراق هەر زۆر گرنگە بریتە لە پەیوەندیە ناجێگیرەکەی نێوان هەرێمی کوردستان و بەشەکانی تری عێراق هەمیشە پرسیار لەسەر داهات لە مێشکی هەموو کەسێکدایە بەڵام پرسێکی گەورەتریش هەیە لەسەر ئەوەی لە ئایندەدا چ جۆرە پەیوەندێک لە نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی نێوەندیدا دەبێت دەزانم زۆر کورد لەگەڵ سربەخۆییدان بەڵام بە ڕوانینی من ئەوە ئامانجێکی دوورە هەرێمی کوردستان ئۆتۆنۆمیەکی گەورەی هەیە بەڵام ئۆتۆنۆمی بەبێ دارایی هیچی نامێنێتەوە هەر بۆیە ئەمە بابەتێکی تری گرنگە کە پێمان دەڵێت هێشتا دیموکراتیەکی تەواوەتی لە عێراقدا جێگیر نەبووە بەڵێ بەلەوەی بێمە سەر دۆسەی ئاسایشی مادەمێکی باز لەو گرنگجێ دەکەی لە نێوان بەغدا و هەولێردا چی چاوەڕوان دەکەی لە پاش کشانەوەی یەنامی کە یەنامی لەوێ بوو زۆرێک لە کێشاڵ پێش هەڵپەسێراوەکان چارەسەر نەکران هەروەکو خۆیان ماونەتەوە کێشەی تریشی هاتوونەتە سەر ئێستش قەیرانی متمانە هەیە لە نێوان بەغدا و هەولێردا چی چاوەڕوان دەکەی ئەوەی کە دەکرێت پێشبینی بکرێت ئەزمونێکی وەک ئەوەی ڕابردووە ئەزمموی ئەوەیە کە نا جیابوونەوەیەکی تەواوەتیە و نا چارەسەرکردنێکی یەکلاکەرەوەش دەبێت لەو بڕواایەدام بەغدا و هەولێر دەتوانن کارێکی باشتر بکەن لەوەی کە هەیە ڕاستیەکەی ئەوەیە کە هەولێر ئەو بابەتانەی نییە کە بۆ سەر بەخۆیی تەواو پێویستن بە تایبەتیش چرای هەڵکراوی سەوزی دراوسەکانی نییە چرای سەوزی بەغدای نییە ئەو داهاتی پێویستە نیەتی جا لەو بڕواایەدام درێژەدان بە سیاسەتی ناسەقامگیری ناڕوات بەرەو ئاراستەیەکی باش بۆ هەرێمی کوردستان ئەوەی پێویستە بکرێت چارەسەرکردنی کێشەی داهاتە لە پەیوەندی بە فرۆشتنی نەوتەوە دەشێت ئەمە وەها بکات کە هەرێم هەست بکات ئۆتۆنۆمیەکەی ڕاستەقینەیە و وەهاش بکات بەغدا هەست بکات بەوەی سەروەری عێراقی پاراستووە لە هەموو وڵاتەکەدا لە بیرمان نەچێت ئەمە هاوکێشەیەکی قورسە بەڵام هەنگاوێکە دەکرێت بنرێت و شیانیشی هەیە دکتۆر دانیێڵ لەسەر دۆسەی ئاسایشی لە عێراقا بەگشتی هەر لە دوای ئەو بڕیارەی ئەنجومەنی ئاسایشی نەتەوە یەکگرتوەکانەوە بۆ کۆتایی هێنان بە ئەرکی یەنامی لە عێراقدا هەست دەکرێەوە بە شێوەیەکی بەرچاویش ژمارەی هێرشەکان بۆ نمونە بۆ سەر ڕێستۆرانتەکانی کە پاشخانێکی ئەمریکاییان هەیە لە عێراقا زیادی کردووە نەکەرەوە تەنانەت ئەوەی کە بە هێزی بەرگری ئیسلامیش ناودێرەکرێت لە عێراقا ژمارەیەک هێرشیان کردوتە سەر ئیسرائیل هەمەوەکو لە ڕاگەیاندنەکانی خۆیاندا باسی دەکەن ئەمە چ جۆرە پەیامێکە بەلای منەوە ئەمە درزێکی گەورەی مەترسیدارە لە ناو سەروەری عێراق و سربەخۆی ئەو وڵاتەدا لە ڕاستیدا ئەوەی لە ئێستادا عێراق هەوڵی ڕژدی بۆ دەدات بیخاتە ڕیزبەندی یەکەمەوە دۆسیەی ئابووریە لە پەیوەندی بە کەرتی وزە و هەروەهاش ڕاکێشانی وەبەرهێنانی بیانیە جا ئەوەی هێزەکانی سەر بە ئێران لە عێراقدا دەیکەن ئەوەیە وەبەرهێنانی بیانی بخەنە مەترسیەوە جا ئەوەی دەکرێت مانۆرەکە دژ بە عێراق لەو ڕوانگەیەوەی دەیانەوێت کارە سەرەکیەکانی سەرۆک وەزیر بنکۆڵ بکرێت لە کاتێکدا هەروە ئاسان نییە ئەو کارداریە ئەمریکاییانە بپارێزرێت لە عێراق یان وەبەرهێنانەکانی تری ئەمریکا هەر بەڕاستی زۆر قورسە ئەوەی پێویستە حکوومەتی عێراق بیکات ئەوەیە چەکدارەکانی سەر بە ئێران بخاتە ژێر کۆنتڕۆڵێکی بەهێزی خۆیەوە ناڵێم هەر تەنها هێزەکانی حەرجی شعبی بەڵکو هێزەکانی تریش کە کار دەکەن دژی وەبەرهێنانەکانی ئەمریکا و وەبەرهێنانی تری بیانی لە عێراقدا جا ئەوەی باسی
دەکەیت بەلای منەوە بە دوورخستنەوە یان بە جیاکردنەوەی بەرژەوەندیەکانی ئێرانە لە بەرژەوەندیەکانی عێراق هەرچەندە وەک بارێکی ئاسایی ژمارەیەک بەرژەوەندی هاوبەشیش هەیە لە نێوانیاندا ئێرانەکان تونند و تیژی بەکاردەهێنن بۆ بنکۆڵکردنی کارە سەرەکیەکانی عێراقیەکان تاوە بەرهێنانی بیانی ڕابکێشن ئەمەش دەبێت لەلایەن هەموو هێزە سیاسیەکانی عێراقەوە ڕەت بکرێتەوە. دکتۆر دانیێل ڕۆژی سیوێکی مانگی 12 ساڵی 2025 ئەرکی یۆنامی لە عێراقدا کۆتایی پێدێ چ شتێک جێی یۆنامی دەگرێتەوە لە عێراقدا؟ جا بەڕاستی نازانم وردەکاری وتی وێژەکان چۆن و چی بوون بەڵام بەلای منەوە پێدەچێت کە نەتەوە یەکگرتوەکان درێژە بەکاری خۆی بدات لە عێراقدا دوای کۆتایی هاتنی کار و ئەرکەکانی یۆنامی وەک ئەوەی ئۆفیسێکی تایبەتی نوێنەرایەتی هەبێت و کارەکانی تەرخان بن بۆ ڕیزبەندیە کارە سەرەکیەکانی حکوومەتی عێراق محەممەد شیاع سوودانی بە ئاشکرایی ڕایگەیاندووە کە دۆسیەی ئابووری لە ڕیزبەندی یەکەمەکانیدایە نەک سیاست لەوانەشە نەتەوە یەکگرتوەکان و تەنانەت ئەمریکاش خۆشحاڵ بن بە و ڕوانینەی سوودانی بەهۆی بەردەوامی ئەو سەختی و ئاڵۆزیانی لە بواری سیاسی عێراقدا هەن وەک ئەو چەکدارانی سەر بە ئێران و لە عێراق ئامادەن بۆ بن کۆڵکردنی سەروەری عێراق ئەگەر حکوومەتی عێراق بڕیاری خۆی بدات تا بە باشترین شێوە بەرگری لە خۆی بکات بەبێ یۆنامی و بەبێ UN یان تەنانەت بەبێ ئەمریکایەکانیش ئەمە کارێکە کەوتۆتە سەر خودی حکوومەتی عێراق هەرچەندە بەلای منەوە زۆر پێدەچێت عێراقیەکان ئەو بڕیاریان نەدابێت تا بەبێ ئەمریکایەکان بەرگری لە خۆیان بکەن لە کاتێکدا وەها لێک دەدرێتەوە کۆتایی هێنان بە کار و ئەرکی یۆنامی ینی کۆتایی هێنانە بەمانەوەی ئەمریکاش لە عێراقدا نایشارمەوە هەرگیز لەو بڕوایەدا نیم ئەمریکا بۆ هەتایە لەوێ بمێنێتەوە هەر بۆیە پێویستە ئامادەکاری بکرێت بۆ ئەو ڕۆژەی کە چیدی بوونی ئەمریکا لە عێراقدا بە پێویست نازانرێت. دکتۆر دانیێل من دەگەڕێمەوە بۆلات یەکێک لە هۆکارەکانی قەیرانی سیاسی عێراق دۆسیەی بێمتمانەی نێوان لایەنەکان و کەسایەتیەکانی ئەم وڵاتەیە کە بۆ های کردووە زەمینە بڕەخسێنێت بۆ دەستێوەردانی دەرەکی وەک پێشتر چەندان جار ئاماژەم پێکردووە هیوادارین هەموو کەسایەتی و لایەنە سیاسیەکانی عێراق پێکەوە کار بکەن وڵاتەکەیان بخەنە سەر ڕێگەیەکی ڕوون بە ئاراستەیەکی ئەو سەرکەوتنەی لە باشترین بەرژەوەندی عێراقیەکاندایە بەبێ گوێدانە ئەوەی پاشخانی نەژادی و ئاینیان چییە بە هەمان شێوەش وەها چاوەڕوان دەکرێت کارکتەرەکانی تری ناودەرەوەی عێراقیش بە هەمان ئاراستەدا بڕۆن نەک پێچەوانەی بکەنەوە. واشنگتن بەردەوام هەڵوێستی جێگیری خۆی ڕادەگەیەنێ بۆ پشتیوانی لە عێراقێکی خاوەن سەروەری بەڵام نکۆڵیش ناکالەوەی کۆماری ئیسلامی ئێران هەمیشە لە هەوڵی بنکۆڵکردنی عێراقدایە لە ڕێی ناسەقامگیرکردنی سیاسی و ئاسایشیەوە بەریتانیاش هاوڕایە. ئەمریکا وابەستەیە بۆ کارکردن لەگەڵ حکوومەتی عێراقدا بۆ بەهێزکردن و قوڵکردنەوەی درێژخایانی هاوبەشەکانمان لە پێناو عێراقێکی ئاسایش و ئارام و سەروەردا بەداخەوە لە وەتای 7 ساڵ لەمەوبەری شکستپێنانی داعیشەوە میلیشیاکانی سەر بە ئێران لە هەوڵی بنکۆڵکردنی دەستکەوتە گەورەکانی عێراقدان ئەو هێزانە لە مانگی 10 ساڵی ڕابردووەوە زیاتر لە 165 هێریشیان کردوتە سەر هێزەکانمان لە عێراق و سووریا و ئوردوندا. عێراق شیانی هەیە کە ڕۆڵێکی بەهێز ببینە بۆ سەقامگیری بۆ ئەو کارەش گرنگە لایەن ئەوانی سەر بە ئێرانن عێراق بەکار نەهێنێت بۆ نائارامی لە ناوچەکەدا. هەر چۆنێک بێ لەسەر دەستێوەردانی دەرەکی حکوومەتی عێراق دەڵێت چاوی لەوەیە پەیوەندیەکی دۆستانەی هەبێ لەگەڵ وڵاتانی دراوسێیدا لەسەر بنچینەی ڕێزگرتن لە سەروەری عێراق و هەروەهاش لە بەرژەوەندی هاوبەشەکان بەڵام ئەم ئاڕاستەیی عێراق نەبووتە هۆکارێک کە هەر هیچ نەبێ تورکیا و ئێران هێرشەکانیان لە ناو خاکی عێراقدا کەم بکەنەوە. عێراق سەرزانشتی پێشێلکاری و دەستدرێژیەکانی ئێران و تورکیا دەکات و بە تونترین شێوەش ڕاتیان دەکاتەوە کە لە ناو خاکی عێراقدا کردویانە و بوونەتە هۆی شەهیدبوون و برینداربوونی ژمارەیەک خەڵکی سڤیل و زیانیشی لە مڵک و ماڵی تایبەت و گشتیش داوە ئەو دەستدرێژیانە پێشێلکردنی سەروەریەکانی عێراقن و پێچەوانی پەیماننامە و پرانسیبەکانی نەتەوە یەکگرتوەکانیشن. دکتۆر دانیێل عێراق هەوڵێکی زۆرەدا کە هێزەکانی ئەمریکا لە وڵاتەکەدا بچنە دەرەوە وەکو باسیشمان کرد بڕیاری خۆشی جێگیر کرد بۆ ئەوەی کە یۆنامی
لە عێراق کۆتایی بە کارەکانی بێنێ. بەڵام ئەوەی جێی سەرنجە عێراق کارێکی ئەوتۆ ناکات بۆ پاراستنی سەروەریەکانی خۆی لەو پێشێلکاریە لەو دەست درێژیانەی کە ئێران و تورکیا دەیکەن. ئەمە چۆن لێگە دەیتەوە؟ جاکێشەکە لێرەدا دیموکراتیە. هێرسەن لە ناو عێراقدا دەیانەوێت کۆتایی بهێنن بە کار و ئەرکەکانی یونامی و کۆتاییش بهێنن بە کار و ئەرکەکانی هێزەکانی ئەمریکاش. ئەو لایەنە سیاسیانش زۆر بەهێزن و هەروەهاش بەداخەوە هێزی چەکداریشیان هەن. خەڵک لە ناو کۆمەڵگەی عێراقیشدا ڕاوڕوانینی جیاوازیان هەن لەسەر یونامی و لەسەر ئەمریکاش و کەوتۆتە سەر ئەوەی چیان پێدەگوترێت لەلایەن ڕێبەران و سیاسیەکانیانەوە. بەڵام بۆ خۆم لەو بڕواایەدام ئەو پێداگرتنی حکوومەتی عێراق دەیکات لەسەر کۆتایی هێنان بە کار و ئەرکەکانی یۆنامی بە هەمان ئەو ئەندازەیە ئەو پێداگری نابێت لەسەر هێزەکانی ئەمریکا کە لە عێراقن هەتا بکشێنەوە، هەر هیچ نەبێت هەتا ئایندەیەکی نزیک. لەوانەشە بەهۆی ئەوەوە بێت کە هێزەکانی دژە ئەمریکا هێشتا بوونیان هەیە کە لە هەمان کاتدا دژی خاک و سەروەری عێراقیشن. بەدڵنیایەوە هەرچ نیشتیمان پەروەریی عێراقی دەبینیت پڕ بەدڵ ناڕازیە بەرامبەر ئەوەی عێراق بۆتە ئامانجێک بۆ پێشێلکاری و دەست درێژەکانی کۆماری ئیسلامی ئێران و تورکیاش. پرسیارەکەت ڕاستە، ئێران هێرش دەکاتە سەر عێراق، تورکیا هێرش دەکاتە سەر خاکی عێراق، لە عێراقەوە موشک دەگیرێتە وڵاتی ئیسرائیل. ئەمانە هەمووی درز و کلێنن لە دۆسیەی سەروەری عێراقدا. هیوادارم هەموو پێکهاتەکانی گەلی عێراق و کەمایەتیە ئاینەکانی ناو وڵاتەکەش ببینم ئێجگار سوور بن، نەک هەر لەسەر دەرکردنی هێزەکانی ئەمریکا و یونامی بەڵکو و کۆتاییش بهێنن بەو دەست درێژی و پێشێلکردنی سەروەری عێراق لەلایەن ئێران و تورکیاشەوە. باشە بەڕای تۆ ڕێبەرانی عێراق لە پێگەیەکان کە بتوانن کۆتایی بە هەژمونی ئێران بێنن لە ناو وڵاتەکەیاندا، کۆتایی بەو هێرشانەی تورکیا بێنن کە دەکرێتە سەر وڵاتەکەیان. جا لە پەیوەندی بە تورکەکانەوە وەک دەزانین نیگەرانیەکانێتی لەسەر قەیرانی درێژخایانی ئاسایشیەوە و کۆماری تورکیا بە کێشەی پارتی کرێکارانی کوردستان ناودێری دەکات و دەڵێت ئەو سەر هەڵداوە کوردانە لە شاخەکانی ناو عێراقدا هەن. لەوانەیە تێگەیشتنێک هەبێت بۆ ئەو کێشەی تورکیا باسی دەکات. وەک دەزانین پێشتر و ئێستایش هاوکاریەکی زۆری حکومەتی هەرێمی کوردستان هەبووە لەگەڵ تورکەکاندا بۆ ڕێگریکردن لە هەر هێرشێک لە خاکی هەرێمی کوردستانەوە بکرێتە سەر تورکیا. هەرچۆنێک بێت من بۆ خۆم هیوام هەیە ئەو دوو وڵاتە کە تا ئەندازەیەک بە دیموکراتی ناودێر دەکرێن بگەنە شێوەیەک لە ڕێکەوتن تا ئەو بردومان و پێشێلکاریانەی تورکیا لەسەر خاکی عێراق بوەستن. هەرچی ئێرانە بابەتەکە کەمێک جیاوازترە. تاران سیاسەتی بەرگریکردن لە خۆی لە ناو عێراقەوە بەکاردەهێنێت. نایەوێت ئەو بەرگریە لە خۆی تەنها لە ناو خاکی ئێرانەوە بکات، بەڵکو خاکی عێراق، خاکی سووریا، وڵاتی یەمەن، خاکی وڵاتی لوبنان بەکاردەهێنێت. ئەوەی ئێران دەیکات بەکارهێنانی هێزەکانی سربەتارانە. بێگومان بەڕێکخستنی کاروبارەکانیش لەگەڵ حکومەتی دیمەشق و هێزەکانی لەو وڵاتانەی ناوم هێنان جا هەر بەڕاستی ئەوەی پێویستە و گرنگە لە بەرامبەر ئێران بکرێت ئەوەیە هەوڵێکی ڕژد و تۆکمە بدرێت لەلایەن عێراقەوە بۆ کۆنتڕۆلکردنی ئەو لایەن و چەکدارانی سەر بە ئێرانن لە ناو عێراقدا. ئەمە شەڕێکی مەیدانی نییە وەک ئەوەی لە ساڵانی هەشتاکاندا ڕوویدا لە نێوان عێراق و بەغدادا. ئەمە بابەتێکی ناوخۆیی عێراقە کە ئێران ئەو لایەنانەی لەو وڵاتەدا چاندووە و پرچەکی کردوون کەرەستە و پێداویستەکانیان بۆ دابین دەکات و مەشق و ڕاهێنانیان پێدەکات. ئیدی ئەوە بابەتێکە کە نابێت هیچ وڵاتێکی سەروەر ڕێگە بدات بەو جۆرە شتانە. دکتۆر لە ئێستا هەتا کۆتایی ساڵی 2025 بە پێوەی سەرۆکوەزیری عێراقیا با بڵێم حکوومەتی عێراق داوای کردووە یونامی کار لەسەر ریفۆرمی ئابووری بکە. کامە ئابووری ئەو پەیوەندی ئابووری کە خەریکە لەگە وڵاتی چیندا پێک دەێنرێ؟ جا سیرکە دەشێت ڕوانینی من لەم بابەتەدا ڕوانینێکی جیاواز بێت لەوەی حکوومەتی ئەمریکا هەیەی. بەلای منەوە زۆر ئاساییە وڵاتێک نەوتێکی زۆر بفرۆشێت بە وڵاتی چین و پەیوەندێکی باشیشی هەبێت لەگەڵ بێژینگدا. ئێستاش زۆربەی نەوتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەرەو ڕۆژهەڵات دەڕوات، ینی نەک هەر بۆ وڵاتی چین بەڵکو بۆ ژاپۆن و کۆریای باشووریش. ئەمریکا لە ئێستادا هەناردەی نەوت و گازیش دەکات و هاوردەی بڕێک نەوتیش لە عێراقەوە دەکات و
ئەوەش بڕێکی زۆر نییە. بەڕاستی من وهای دەبینم هەندێک بەشداری وڵاتی چین لە عێراقدا شتێکە درەنگی یازوو ڕوودەدات و پێشم وایە نابێت هەڵوێستی ئەمریکا بەو شێوەیە بێت کە نابێت عێراق هیچ شتێک بکات لەگەڵ وڵاتی چیندا، بەڵکو بە پێچەوانەوە پێویستە هەڵوێستی واشنگتن دەرفەت ڕەخساندن بێت بۆ پێشبڕکێی بەدەستهێنانی بازار لە عێراقدا. دەزانی بڵێن یەکێک لە کێشەکانی عێراق بەڕێوەبردننی دۆسیەی ئابووریە، ئەمەش کێشەیەکی درێژخایەنە و کاریگەریشی هەبووە بەسەر ئەوەی عێراق ببێتە بازارێکی هەمیشەیی. بەڵام هەنگاوی بۆ ناوە هەرچەندە قۆناغێکی قورسی گواستنەوەیە. ئیدی ئەوەش دەزانین کە وڵاتی چین چۆن لێزانانە کاری ئابووریانی خۆی دەکات و بازار دەدۆزێتەوە و پێشم وایە عێراقیش سوود لەوە دەبینێت. دکتۆر دەنەڵ سوپاس و پێزانینم بۆ بەشداریت لە چاوی واشنگتنی ئەم هەفتەیەدا. گونابارکردنی دانالد ترامپ بە 34 تاوان لە دادگای مانهاتن و چاوەڕوانکردنی دادگاییەکانی تری ترامپ و هەروەهاش دادگاییکردنی کوڕەکەی جۆ بایدن سەرۆکی ئێستای ئەمریکا دەشێت وەک جیاوازیەکی گەورەی ئەم هەڵبژاردنەی ئەم ساڵی 2024 سەرۆکایەتی ئەمریکا لی بڕوانرێ کاتێک بەراورد دەکرێت بە هەڵبژاردنەکانی پێشتری سەرۆکایەتی لە ئەمریکادا. بڕیارە لە مانگی حوتی داهاتوودا دادوەر بڕیاری خۆی بدا بۆ سزادانی دانالد ترامپ، لەوانەشە دادگاییکردنەکەی هەنتەر بایدن چەند هەفتەیەک بخایەنێت. سێروان قەجۆ لە دەنگی ئەمریکا میوانی ستۆدیۆی ئەم هەفتەیی چاوی واشنگتنە. سێروان زۆر سپاس بۆ ئامادەبوونت. ئەم هەموو دادگاییکردن لەم کاتەدا کە چەند مانگێکی کەمی ماوە بۆ هەڵبژاردننی سەرۆکایەتی چەندە کاریگەری دەبێت بەسەر پرۆسەی هەڵبژاردنەوە. گەلێک سپاس بەڵێنیانی شرۆڤەکار دەبێژن نها ئێدی دادگەهە جوورێن دادگەهان لە ئەمریکا بوونە قادێک ji بۆ ئەم بێژن تەسفیەکردنیان سیاسی ناوبەرە هەردوو کەمپێنان دەموکرات لە ئالیەکی و کۆماری لە ئالیەکی لێ هەندە کەسشی هەنێ دەبێژن کۆ بڕاستیە دەرفەتێکش بەرگ و حتا دادگەهکردنا دانالد ترامپ حتا بەری 2 هەفتەیان کۆماریان دەموکراتان و بایدن بە تایبەت بوویەکە تاوانبار دەکردن دکۆ دادگەهکردنا ترامپ وەکو چەکێکی سیاسی دەما هەلبژارتنا بکارتینە نها گەلێک دەموکرات دەبێژن ڤای کوڕێ سەرۆک ئەفجارا یەکەیەک و کوڕێ سەرۆکێکی لە ئەمریکا دمێژووی ئەمریکادا تێ دادگەهکردن نمونەیە کۆ سیستەما دادوەریە لە ئەمریکا بێلایەنە لێ مجبیر دەکەن کۆ بڕاستی گەلێک فاکتەرین vەیەکێ هەنە ینی گەلێک دەبێژن کۆ دۆزگەرێ وەکو نمونە دۆزگەرێن دەکێسا ترامپە تێ دیعاکردن کۆ سەر ینی ژ ترامپ حەز نەکرد سەر دەموکراتاڤم و گەلێک دەبێژن دۆزگەرێ دۆزا هەنتەر بایدن کوڕێ سەرۆکێ ئەمریکیدا کەسێکی کۆژ ئالیە ترامپە هاتبوو تعینکردن هاتبوو دەست نیشانکردن ئەوانە هەموو بتایبەت وەرزێ هەلبژارتنان دەبڵێن تێن بکارئانین لە دژی هەردوو ئالیان. سێروانە من لەم بەرنامەیەدا زۆر جار باسمان لە دادگاییکردنەکانی ترامپ کردووە. ئێستا کوڕەکەی جۆ بایدن دادگایی دەکرێت زانیاریمان پێ بدەم. بڵێن وەکو چاوە دادگەهکردنا ترامپ تشتێکی مێژووی بوو دە ئەمریکا سیاسەتە ئەمریکا تجاری سەرۆکێکی نوها یا سەرۆکێکی بەرەیە پێشوو نەهاتبوو دادگەهکردن دادگەهکردنا کوڕێ سەرۆکێکی ئەمریکا ژی تشتێکی مێژوویە جارایەکێ دیرۆکە ئەمریکا دەکۆ تشتێکی وستا تێکردن ژبەرولۆ گرینگە گویەک بەحسا هەردوو ئالیا بکە وەختا مەسەلە تێ سەروەیەکێ ئەس دخوازم بینم بینەران کۆ دۆزا دو دۆز لە دژی هەنتەر بایدن هەنە یەک لە دەلەورە ویلایەتە کۆ ئەو لێ دژی ویلایەتە گۆ بایدن ژێ هاتیە و یەکژی لە کەلیفۆرنیا ێز باوەڕ دەکەم وێ مەهانەها دەست پێ بکە ئەوە هان گرێدایی مەسەلا وەرگرتنە مۆلەتە هەلگرتنە چەک بێیکۆ ئاگاهیان بدە کۆ ئەو مادەیەن هۆشبەر بکارتینە و ئەڤایە دە قانونا فەدرالیە ئەمریکادا تاوانە ژبەر ولۆ لە دادگەهەکە فەدرال تێدارەزاندن ئەف دادگەهکردن یا هەنتەر بایدن کۆ هەفتەیە بوری دوشەمێ دەست پێ کرد و نهاد پرۆسێسا هەلبژارتنە دەستەیە سۆندخوارانە و حتا کۆ هەندێک شاهد وەرگرن و تەمام بکن دبەگ و باندۆرا وێ ینی کاریگەریا وێ لەسەر کەمپێنە بایدن بخۆشی هەبە نژارێک دێنم.
سیروان بڕێرەکانی دادگای مەنهاتن لە نیویۆرک چەندە کاریگەری دەبێت بەسەر ئایندەی سیاسی دانەڵد ترامپەوە ڕاوەرگرتنەکان چێڵێن وەک هەر تشتی ینی گەلە کەسا بەری کۆ بریار هەفتەیە بوری دەرکەوێت دگوتن ئەڤ شوورێکی بدوو ئالیایی دبێت و زیانەکە مەزن لە ترامپ و کەمپیناوی بکات پێشبازیە بەر بکۆشکە سپیڤە و هەنێک ژیت بێژن نەئەدبە چەکێک وێ ترامپ دەبەرژەوەندیا خۆ بکاربینە بەڵێن وەکو نمونە ڕاوەرگرتنێک تلڤیزیۆنە CBS و دەستگەها YouGov یان You Government دبێژە 57 کەسێن ژێر تەمەن سەر تەمەن ینی بێتری 18 ساڵی گوتنە و ئەف بریارێکە ڕاست بوو و درست بوو دە هەمان دەمێدە هەمان پرس ژعالیە دەستگەهەکە دن یا ڕاوەرگرتنە بە ناوێ Morning Consult هاتکردن 54 گوت ئەو بریار ڕاست بوو ڕاوەرتنێک دن دە ABC News کاناڵە ABC News و ئیپسۆس و ئەو ژی دەستگەهەکە ڕاوەرگرتنەیە دەبێژە 5 ji dengderên تۆمارکردی وان jî gotiye ku ev biryareke rast bû vana bigiştîne ne demokrat û ne komarî gelek ji wan serbixwe jî ji xwe lê em vegerin heman anketa Reuters bibûra belên Reuters jî daxuyan em bêjin rawirgirtinek divê derbarê dikirtibû ya taybetmendiya rawirgirtina Reuters got pirsêj komariyan jî dike ji nav 10 komariyan yekî ji wan gotiye biryara dadgehkirin yan biryara tomatkirina Trump sûcderxistina Trump wê bibe sedem ku raya xwe di hilbijartinên meha yazda de biguhere neha gotiye ev yek ti ziyan û bandorê li biryara wan nake ew ê bi berdewamî wekû komarî piştgiriyê bidin Trump û dengdanê bidîne û gelek raportên din jî hene wekû nimûne 55 sedî ji dengderên komarî dibêjin ew derketina biryarê û şêweyê ku Trumpê hate sûcdarkirin bandorê li biryara wan nake nabêjin biryara wan çi ye lê sedî sed bidekê mebesta wan dengdana ji bo Trumpê nimûneyekî din jî heye 34 sedî ji kesên ku rawirgirtin nav wan komariya de hatî girtin li gor Reuters û Ipsos dibêjin wê ev biryar nehêle ku biryara dijî Trump derket nehêle ku ew biryara xwe di hilbijartinan de biguherînin لە دوای ئەو بڕێرانەی دادگای مەنهاتنەوە هەڵبژاردننی بەرایی لەم هەفتەیەدا بوو کراوە ڕۆژی سێشەمە بوو کرا هیچ هەڵبژاردننی چتری بەرایی ماوە بەر لە کۆنگرەی دیموکرات و کۆماریەکان بەێ ڕۆژە سێشەمێت کار بێژە پێشەلبژاردنین هەری داوی بوون بەتایبەت ji bo هەردوو ئالیا هەردووش خواست سەرۆک دیفاکتۆ بەربژار ینی سەرۆک بایدن و هەروها ترامپ حتا کۆنگریا هەردووان نها لە ڕۆژە سێشەمێ لە مۆنتانا ساوت دەکۆتا نیوجێرزی و نیو مکسیکۆ یەن کۆماری وێن دموکراتە هاتن گرتن و ئەڤێ داوی بوو ئەڤە داویە پێش هەلبژارتنا بوون لە سەراسەری ئەمریکا گرنگاوەیەکێ تەنێ تشتێکی سمبۆلیکە نیشان دەدە و هەردووە مسۆگەر کریە لێ بەڵێن تشتێکی دن هەیە ئەوە و ئەم هێدی بەر بە ئێدی کۆنگرێ نیشتمانی هەمیە کۆماریان هەنیە دموکراتان دشن ئەڤایە نیشانە و هێدی قۆناغا داوی بەر دوماهیکێ بەهاتیە بێژگە لە چاوەڕوانی بۆ کۆنگرەکان ئەلبەتە بە ملیۆنان هاوڵاتی ئەمریکایی لە ئێستا چاوەڕێی ئەو توێژە ڕاستە و خۆیی نێوان بایدن و ترامپ ڕاستە وەکو تەژی گوت ئەڤایە تشتێکی دەرفەتێکە باڵکێشە لە ئیساڵ بشێوەیەکی جودا تێکردن بەڵێن جارایەکێ 27 vێمە هەیە 27 مەها شەشا وێ یایەکێ وەرەکردن دناوبەرە ترامپ و بایدن دە کو تلڤیزیۆنە CNN برێڤە دەبە جێک تاپەر و بێژەرێکی ناوەبانگە و دانا باشی وێ هەردوو برێڤە ببن بڵێن و یا مەها نەها وێ مەهانە وێژ ئالیێ ABC News وەرەکردن هەلبەت لە دژی هەموو نیر و عرفێن هەلبژارتان لە ئەمریکاش بەرگۆ هەرگاو بریا کۆمسیۆنەکە بێلایەن بێ نەپارتیزانی ئەv پرۆسێسا دەبێتکردنێ ئەو گوت و بێژێن ڕاست و خۆت ناوبەرە هەردوو کاندیدا دەهاتەکردن ئیساڵ هەردوو کامپینان گەشتن ڕێکەفتنەکێ تەنێ دوو دبیتە پێک بینش بەرگۆ کەمپینا ترامپ وەکو نمونە پێشنیار کردبوو و دبیتەکە دنج ئالیە فاکس نیوز بە وەرەکردن دمەها ئۆکتۆبرێدا ینی بەری هەلبژارتنان دیموکراتەکان قبوڵیان کرد قبول نەکردن قبول نەکردنش بەرلۆ وێ تەنێ نەها ئیساڵ تەنێ دبیت هەبن نەوەکو ساڵێ دن و یا ژێ سەرنجڕاکێشتر ئەوەکو یەک ژێ دمەها دوێمە هێ دمەها شەشا دەست پێتکە و گەلێکی زوویەش بۆ وەرزێ هەلبژارتنان کاتێک کە ئێستا لە مانگی شەشا دەکرێت پێم وابێ ئەگە بە هەڵەداناچوو 26 مانگی شەشە
هیچیان بە فەرمی نەبوونەتەکاندی ڕاستە تشتێکی ئەفژیش بەرۆ بێن ئیساڵ ینی وەرزێکی نەئاساییە یەک ژوانژی ئەڤک و ئەف دەبێتانە نەدوەختا خۆتێنکردن کۆنگرەیە دەموکراتان دمەها تەباخێ دەتێکردن مەها هەشت و یاد کۆماریانش پازدەی مەها هەفتا تێکردن تەڤولۆژی نها گەشتنە هەردوو عالی گەشتنە قەنەعاتێکێک و ئێدی دەبێت ئەف دەبێت بڕیاریشە ڕۆژی یازدەی مانگی حەوت دادوەر بڕیاری سزاکەی خۆی بسەپێنێ لەسەر ترامدا سیروان زۆر سپاس دەکەم ئەڵبەتە ئازیزانم سپاسی بێپایانم بۆ ئەوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا بوون تا هەفتەی ئایندا چاوێکی نوێی واشنگتن ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروایی خۆشم بەڵێن ساڵح بەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جێتان بێڵێن